دەستگای خێرخوازی بەخشین بە پاڵپشتی خێرخوازان تەنها لەم ساڵدا بەبێ دواکەوتن 12 موچەی تەواوی بەسەر بێباوکاندا دابەش کردووە. سەرپەرشتیاری بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت لەم ساڵدا بە بڕی 1 ملیار و 509 ملیۆن و 143 هزار دینار موچە بەسەر بێباوکاندا دابەش کراوە. ئەمە جگە لە سەبەتە خۆراک و جلوبەرگ و هاوکاری تری دارایی کە لە ڕێی خێرخوازانەوە بەسەر بێباوکاندا دابەش کراوە. دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی بێباوکان ئەمڕۆکە لە 12 موچەی 1220 منداڵی بێباوک لە 17 شاری جیاوازدا لە 17 نووسینگەدا دابەش دەکات و ئێمە لە ماوەی ئەو 12 مانگە لە کۆتایی ڕۆژەکانی مانگدا هەستاوین بە دابەشکردنی موچەی بێباوکان بەبێەوە یەک ڕۆژ تاخیری بکەین. دیارە کۆی گشتی ئەو هاوکارانەی کە دابەشمان کردو بەسەر بێباوکاندا تاکو ئەمڕۆ لە ماوەی 12 مانگدا سوپاس بەخوای گەورە کە ملیارێک و 509 ملیۆن دینار توانراوە دابەش بکرێت بەسەر 13 هزار منداڵی بێباوک کە مانگانە 1200 منداڵی بێباوک توانیتمان موچەی مانگانەی شایسته بۆ بڕینەوە کە هیچ موچێک لە 100,000 دینار کەمتر نییە بە سەدان کەس کە 100 دلاری پێدەرێەوە بە سەدان کەسیش کە 200,000 و زیاتر و کەمتریش پێیان دەدەین. دەستگای خێرخوازی بەخشین کۆتا موچەی ساڵی 2024 بەسەر منداڵانی بێباوکدا دابەش کرد کە زیاتر لە 1220 منداڵ بوون بە بڕی 138 ملیۆن و 132 هزار دینار. سەرپەرشتیارێکی بێباوکانیش دەڵێت بەهۆی نەخۆشیەوە ئەرکێکی گرانی داراییمان لەسرە. دەستگای خێرخوازی بەخشین هاوکارێکی باش بوون بۆمان. موچە تقریبانەوە 3 سال دەوەردەگرم. خوا خێریان بنووسی زۆر مەمنونم بەخۆم کە نەخۆشی سەرەتانم هەیە کوڕەکەم شەقیقەی هەیە ئەگەر ئەو مەعاشە نەبا ئەم هیچ نەدەست نەبوو توانایی هیچ شتێکم نەبوو یعنی ئەو هەدادەنیشتم بەڕاستی زۆر مەمنونم خوا خێریان بنووسی لە چاکەیان دەرناچم جێ و مەکانیان بەهەشت بیا ڕەبی بژێ ژیانیان باش نییە و کەس نییە هاوکاریان بکە و یعنی کەس نییە یارمەتیان بدە و کەس کاسبکەریان نییە ئەوەیە کێشەکەیان زۆر دەستخۆشیانی دەکەم زۆر سپاسیان دەکەم کارێکی باش دەکەن ئینشاڵڵا سەرکەوتوو بن خوایە خوا خێریان بنووسی ئینشاڵڵا سەرفراز بن یا ڕەبی دری ئەو داکە هێتیمانە خۆش دەکەن ئەو منداڵە بێباوکانە زۆربەیان کەم دەرامەتن ئەمن یەک بەخۆم ئەگەر کەم دەرامەت نەبم و هەم بیتن لە جێ خۆم ماگانەکە و مەحاشەکەی خۆم دەدەمەوە دەڵێن بیدەنە کەسێککە کە شایستە بیتن خوای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتیان کاتن بەردەوام بن لەسەرەوەی کە هاوکاری منداڵانی بێباوک بکەن و دەستیان بگرن لە نەبوونی و لە کەم دەرامەتی هاوکاریان بن. دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە ساڵی 2024دا 28 خانووی بۆ بێباوکان دروست کردووە. ئەمە جگەلەوەی تاکو ئێستا هاوکاریەکانی هەفتانە بۆ کەرتی غەزە بەردەوامە کە خۆی دەبینێتەوە لە گەیاندنی ئاوی پاک و پێداویستی پزیشکی و دروستکردنی خواردن و دابەشکردنی سەبەتە خۆراک. دەستگاکە داوا لە خێرخوازان دەکات زیاتر هاوکاریان بن تاکو بیگەێنن بە زۆرترین ئەو کەسانەی پێویستیان پێێتی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.